تقريبا سرداني زور بي هر زوري لأن كان من كردو بتابتي حتى عندك لولا أنا كبيشتر راشيان عندك يعني ببنى أوبوزيسيون بلام برحال أوبوزيسيون وتصلات بيكاتي أمولاتن هردوی شهری که بشوازك مسئولیتی نصر شانه بویا ام سردانه من بو او بوکا تیبگن که ایما وکو پارتی دموکراتی کردستان لگل اوین که چندی حزب که برنده بون یا براوا بون لپارلمان دا و کرسیان هی دتوانن بشدار بن دیاره پارتی ویچتی و گۆڕان زووتر ئەمەیان ئیعلان کردووە و ئەمە سەردانی کۆمەڵی ئیسلامیمان کردو سەردانی یەکگرتووی ئیسلامیمان کرد سەردانی حزبی شیوعیمان کردو سەردانی لایەنەکانی دیکەی پێکهاتەکانی نەتەوەی دەکەین و هەر کامێک لەوانە کە ئەگەر ڕغبەتی ئەوەی هەبێ کە بەشدار بێت بەتاکید بەشدار دەبێت و پێکهێنانی حکومەت لە هەموو لایەنەکانەوە دەبێت. ئێمە لەو کۆبوونەوەیدا گفتوگۆیکی زۆرمان کردووە لەسەر بابەتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی پارێزگای کەرکووک و گەشتنەوە قەناعەتی کە دەبێت هەندێک ڕێکار هەیە و هەنگاوی عملی هەیە دەستی پێ بکەین لەوانە بڕیارماندا بەوەی کە ئەو اتفاقی کە قەراری بکەین وەرەقە تەفاهومی کە قەرارە لە بینماندا ئیمزا بکرێت لەم چەند ڕۆژەدا ئامادەی بکەین و هەردوو مەکتەبی سیاسی ئیقراری بکەن و ئیمزای بکەن و لەلایەکی دیکەوە هەڵبژاردن کراوە نەتیجەی ئەو هەڵبژاردنە ئەوەیە کە دەبێت حکوومەت پێک بێ کابینە بێ خەڵک چاوەڕوانی ئەوەیە و دوا کەوتوین لەو بابەتە بۆەوە سەقفێکی زەمەنی دیاریکرا کە لەوەی لە هەژدەی دوو بە هاوکاری هەموو لایەنەکانی کوردستانی و بەشدار لە پەرلەمان کۆبوونەوە ئەنجام بدرێت و لەو کۆبوونەوەیدا ڕێکارە یاساییەکان چۆنن بۆ چۆنێتی دیاریکردنی ئۆرگانەکانی ئەم هەرێمە دەست پێ بکەن. لەسەر پارێزگای کەرکووکیش وەکو گوتم گفتوگۆیکی زۆر چڕ و درێژمان کرد لەسەرەوەی کە دەبێت چارەسەر بکرێت و چارەسەرکردنەکەی لەوەدایە کە دەبێت ئێمە وەزعی کەرکووک تەطبیع بکەین و ئاسایی بکەینەوە بۆ ئەوەی کە لەوێ خەڵک بتوانێت بە ئاسوودەیی بە شێوازێکی ڕێک بتوانێت بژیە.